بینەرانی عزیز سڵاوتان لێبێت. ژێرخانی ئەم شەوتان پێشکەش دەکەم لە ژێر ناونیشانی چۆن فەرمانبەران داوای بەرزکردنەوەی پلەی وەزیفی خۆیان بکەن. بە میوانداری بەڕێز کاک خالید بابا ڕەسوول شارەزا لە سیستەمی موچە و کارگەڕی. پێشەوەی کا بچمە سەر ناوەڕۆکی تەوەرەکەم چەند کورتەیەک لە هەواڵی داراییتان پێشکەش دەکەم. لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا نرخی نەوت گەورەترین دابەزینی بۆ خۆ دەبینێت. نرخی نەوتی خاو لە جیهاندا ماوەی زیاتر لە ساڵێکە نزمترین ئاستەکان تۆمار دەکات. لە نرخەکانی ئەم هەفتەیەشدا گەورەترین دابەزینی لە 4 ساڵی ڕابردوودا بەخۆیەوە بینیوە. ئەم هەفتەیە نزمترین ئاستی لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا تۆمار کردووە. پێگە و سەرچاوە بازرگانیەکانی جیهان بڵاویان کردەوە بەهۆی تەشەنەسەندنی ڤایرۆسی کۆرۆنا لە وڵاتانی جیهاندا نرخی نەوتی خاو لە بازاڕەکان پاشەکشەیەکی بەرچاوی بەخۆوە بینیوە و ئەم هەفتەیە نزمترین ئاستی لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا تۆمار کردووە. ئەوەش کەمترین نرخێتی لە ماوەی 4 مانگی ڕابردوودا. ئاژانسە بازرگانیەکان ڕایانگەاند نرخی نەوتی خاوی برنت 1.37 دلار بە ڕێژەی لە 2.7 دابەزینی بەخۆوە بینیوە و نرخی یەک بەرمیل لەو بەرهەمە گەیشتووەتە 50.36 دلار. ئەوەش کەمترین نرخێتی لە ماوەی 4 مانگی ڕابردوودا. هاوکات نرخی نەوتی خاوی تەکسازی ئەمریکی 1.33 دلار و 1.33 بە ڕێژەی لە 2.8 دابەزینی بەخۆوە بینیوە و نرخی بەرمیلێک لەو بەرهەمە خاوە گەشتووەتە 45.76. هەر لەم هەفتەیەدا نرخی نەوتی خاوی ئەمریکی بە ڕێژەی لە 114 دابەزیوە و ئەوەش بە گوێرەی ئاژانسە فەرمیەکانی بلۆمبێرگ و ڕۆیتەرز لە مانگی ئایاری ساڵی 2011دا تا ئێستا نزمترین ئاستێتی لەسەر تاسەری جیهان. ڕۆژ لە دوای ڕۆژ ڕێژەی توشبوون با ڤایرۆسی کۆرۆنا ڕووی لە زیاد بوون و لە هەریەکە لە وڵاتانی چین و ئێران ڕێژەکە زیاترە لە چاو وڵاتانی تر. تا ئێستاش لە جیهاندا نزیکەی 84,000 کەس تووشی پەتاکە بوون و 2867 کەسیش بۆ هۆیەوە گیانیان لە دەستدا و هاوکات 36,654 توش بووش لە نەخۆشیەکە چاک بوونەتەوە. پەرلەمانی عێراق لەبارەی ڕاگررتنی پلە بەرزکردنەوەی فەرمانبەران ڕوونکردنەوە دەدات. ئەندامێکی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند پەرلەمان ڕاگررتنی پلە بەرزکردنەوەی فەرمانبەرانی دەوڵەت ڕەت دەکاتەوە و ناکرێت فەرمانبەران باجی سیاسەتی دارایی خراپی حکوومەتەکانی پێشوو بدەن. هەیسەم جبوری ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق لە ڕاگەیەندراوێکدا ڕوونی کردوێتەوە لیژنەی دارایی پێشنیارێکی لیژنەی ئامادەکاری پرۆژەی یاسای حکوومەت بۆ ساڵی 2022 ڕەت کردوێتەوە کە تایبەتە بە ڕاگررتنی پلە بەرزکردنەوەی بەخشینی خەڵات و دیاری بە فەرمانبەرانی دەوڵەت ئاماژەی بەوەش کردووە لە پەرلەمانی عێراقیش ئەو پێشنیازە دەنگی پێویست ناهێنێت چونکە پەرلەمانتاران باوەڕیان وایە نابێت فەرمانبەران باجی سیاسەتی دارایی خراپی حکوومەتەکانی پێشوو بدەن. لەو بارەیەوە پەرلەمانتار محەممەد شیع سوودانی لە نامەیەکدا کاڕاستەی ئەنجومەنی وەزیرانی کردووە ئەوەی خستووەتە ڕوو داوا لە حکوومەت دەکەن پێشنیازێکی لیژنەی ئامادەکاری پرۆژەی یاسای ساڵی 2020 ڕەت بکەنەوە. دووبارە سڵاوتان لێبێت. بینەرانی عزیز چۆن فەرمانبەران پلەی وەزیفیان بەرز دەکرێتەوە یاخود چۆن دەتوانن داوای بەرزکردنەوەی پلەی وەزیفی بکەن کە ماوەی چەند ساڵێکە ڕاگیراوە. بۆ قسەکردن لەسەر ناوەڕۆکی ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز کاک خالید بابا ڕەسوول شارەزا لە سیستەمی موچە و کارگەڕیمان کردووە. کاک خالی زۆر سپاس. بەخێر بیت. فەرمانبەر لە ئەسڵا دەتوانێت داوای بەرزکردنەوەی پلەی وەزیفی بکات یاخود خۆی بەپێی سیستەم و یاسا دەبێت پلەکەی بەرز بکرێتەوە؟ بەرلەوەی باسی پلەبەرزکردنەوەکەکەین ئەبێ پێشەوە باسی سیستەمی نوێی موچە بکەین یا ئەو سیستەمە بکەین کە موچەی فەرمانبەری لەسەر ئەدرێت. لە هەمان کاتیشا بۆ خۆی ئەبێ تعریفێ بکەین پلەبەرزکردنەوەی فەرمانبەر چییە. لە سیستەمەکە بۆ خۆی 10 پلەی وەزیفی دانراوە کە لە دەرەجەی دەوە دەست پێکە بۆ بێبڕوانامەکان دواتر هەتاوەکو دەرەجەی یەک کەوێتە سەر پلەی دوای ئەوش پلەی تایبەتی ئەلف و با بەم دە سیستەمە و زائیدەن ئەلف و باکە و پلەی یەکەکە بۆ خۆی ئەمە سیستەمی موچەکەیە. فەرمانبەریش کاتێکە دادەمەزرێت بە پێی بڕوانامەکەی یەکەم موچەی بۆ تهدید دەکرێت لە دەرەجەی دا بۆ بێبڕوانامەکان 10 4 بۆ سەرەتایەکان لە 9
یەک بۆ ناوەندەکان لە 8 یەک بۆ ئامادەیەکان لە 4 یان 5 بۆ پەیمانگای مامۆسایان و 6 بۆ پەیمانگای تەکنیکیەکان بۆ کۆلیجەکان 296,000 دینار بۆ ماجستێر 368,000 دینار 5 بەدوای ئەوە بۆ ئەو دکتۆرا و 429,000 ئەمە دانانی یەکەم موچەی فەرمانبەرانە لە دوای ئەوە بۆ هەر دەرەجەیەکی وەزیفی چەند ساڵێکی پلەی وەزیفی دانراوە تاوەکو مۆزەف یا فەرمانبەر بتوانێت بەپێی ئەو ساڵانە سەرموچەی ساڵانەی خۆی وەربگرێ لە دەرەجەی دەوە هەتاوەکو دەرەجەی 6 وەزیفی 4 ساڵی بدوا بە یەک یعنی ئەبێت 4 ساڵ تەواو بکات لەو قۆناغی کە لە پلەی دا لە پلەی 9 لە پلەی 8 لە پلەی 7 لە پلەی 6 هاتیایەتی لە پلەی 6 بەرەوژوور بۆ پلەکانی 5 و 4 و 3 و 2 ئەمانە ئەبێ یەکی 5 ساڵ تەواو بکەن لە کاتێکە ئەم دوو مەرحەلەیە تەواو کرا ئەو کاتە قۆناغێک دێتە پێشەوە کە پێی ئەوترێ پلەبەرزکردنەوەی فەرمانبەران ئەنجایینە سەر پرسیارەکەی بەڕێزت چۆن فەرمانبەر ئەتوانێت داوای پلەبەرزکردنەوە بکات لەم حاڵەتانە هەر فەرمانبەرێک کە ئەوەنە ساڵی تەواو کرد بەپێی ئەوەی هەیە یەک ملاحەزەی بەسیط هەیە لە یەکەم جاری دامەزراندنی بڕوانامەیەکی سەرەتاییە لە بری 4 ساڵەکە بە 2 ساڵ بە 2 ساڵ ئەبێت تەرفیعەکە لە هەمان کاتیشا بۆ پەیمانگاکان پەیمانگەی مامۆسایان لەگەڵ پەیمانگەی تەکنیکی مامۆسایان ئەبێت لە یەکەم ساڵی تەعینیانە 2 ساڵ ببڕن ئەنجا تەرفیعەکان پەیمانگا تەکنیکەکان یەکەم ساڵیان یەکسەر دوای 1 ساڵ تەرفیعەکەن ئەمە ئیستیسناکانن کە لەو حاڵەتا هەیە بە پێچوانەی ئەمەوە دوای تەواوکردنی ئەو قۆناغانە ئەبێ فەرمانبەر شایستەی چیە بێت شایستەی پلەبەرزکردنەوە بێ ئەم شایستە بوونە بەپێی 4 خاڵدانراوە لە یاسای پلەبەرزکردنەوە بەڵام ئەبێ پێشترین مەبزانین پلەبەرزکردنەوە خۆی چیە ئەنجا دوای باس خاڵەکە پلەبەرزکردنەوە چیە پلەبەرزکردنەوە گواستنەوەی موچەی فەرمانبەر و ناونیشانی فەرمانبەرە لە پلەیەکی وەزیفیەوە بۆ پلەیەکی بەرزتر لە بەرواری شایستەبوونیەوە لە بەرواری شایستەبوونیەوە بەرواری شایستەبوون چییە؟ ئەو ڕۆژەی فەرمانبەر مباشەرە دەست بەکار ئەبێت لە وەزیفەکەی خۆیان بۆ یەکەم جاری ئەو بەرواری دەست بەکاربوونێ ئەبێ بە بەرواری شایستەبوونی هەموو ساڵێکی سەرموچەی یا دوای تەواوکردنی قۆناغەکانی تەرفیعی بەمەرجێک کاریگەریەکانی تری لەسەر نەبێ غیابوو بێموچە و کۆمەڵە مەسائلی تر عقوباتی انزیباتی و ئەمانە ئەمە بەرواری شایستەبوونە لەم بەرواری شایستەبوونە فەرمانبەر هەموو ساڵێک شایستەی سەرموچەی خۆیەتی یا شایستەی پلەبەرزکردنەوەی دوای ئەو مەرحەلانەی کە بڕێ مەرجەکانی پلەبەرزکردنەوەمان هەیە ئێستا مەرجەکان چیت؟ مەرجەکانی پلەبەرزکردنەوە ئەبێ 3-4 مەرجی سەرەکی هەن یەکەم ئەبێ فەرمانبەر بۆ خۆی ساڵەکانی سەرموچەی ساڵانەی لەو پلە وەزیفەیە کە هەیە تەواو بکات ساڵەکانی تەواو کەوتمان لە دەرەجەی دەوە تا دەرەجەی 6-4 ساڵی پێویستە یعنی گەر فەرمانبەرێک 2 ساڵی لەو پلا با هەر بڵێن وەک تەدەرجێک قادرمەیەک وایە پلیکانەیەکە کاتێک تۆ لە دەرەجەی 8 یا لە دەرەجەی 7 یا لە دەرەجەی 6 4 ساڵت پێویستە بە 4 قادرمەی بچووک ئاوا بە 4 ستی بە 4 قۆناغ ئەبێ بڕۆیت دوای ئەم 4 قۆناغە ئەنجا هەنگایەک بەرەو سەرتر ئەنێ تێگەی ئەمە مەرجەکانی چیشان ئەمەیە ئەم هەم هەر قۆناغێک یا لەو 4 قۆناغەیە کە هەمووی دەبێتە ستێپێک چەندە کاریگەری بەسەر موچەکەیەوە دەبێتەوە فەرمانبەر ڕاستە ڕەنگە مامۆستایەکی ابتیدایی یا دواناوەندی یا خود مامۆستایەکی زانکۆ یا خۆ دەر فەرمانبەرێکی ترکە بەپێی بڕوانامەکەی پلەکەی بەرزتر بێ موچەکەی زیاتر کاریگەری بێ بەڵام بە شێوەیەکی گشتی چەندە کاریگەری لەسەر موچە دروست دەکات ستیپی فەرمانبەران سەرموچەی فەرمانبەران هەموو گۆڕنی ستیپێک بۆ ستیپێکی تر ئەمە پێ ئەوترێ سەرموچە بڕێکی دیاریکراوی نەختینی پارەیە ئەچێتە سەر موچەی فەرمانبەر دوای تێپەڕبوونی ساڵێک بەڵام پلەکەی ناگۆڕێ دەرەجەی وەزیفەکەی ناگۆڕێ 4 ساڵ جارێک پلەکە دەگۆڕێ بەڵام لە پلەکانی خوارەوە 4 ساڵ لە پلەکانی سەرۆژ لە دەرەجەی 5 بەرەو ژوور 5 ساڵ جارێک بەڵام تەرفیع وتمان ئەو بڕەنەختینی پارەیە ئەچێتە سەر موچەی فەرمانبەران لە پلەیەکەوە بۆ پلەیەکی تری وەزیفی دوای تەواوکردنی 4 مەرج قۆناغەکانی ئەو دەرجە وەزیفەی کە تایەتی ئایا 4 ساڵەیە 5 دوو تێپەڕاندنی دانانی دەرەجەی وەزیفی لە میلاکە دەرەجەی وەزیفی چۆنە بەڕێزت بە زۆر سادەتری بکەینەوە کاتێک کە تۆ خانوویەکەگری ئەگەر ژوورێکت تەرخان نەکردوێ بۆ نووسنی خۆت یا هی مناڵەکانت وەنیە خۆ ناکرێت لە حەوشەکە بخەویت ئللا لە هاوی ناواریدە لە شوێنێکە بەڵام ئەم دابینکردنی پلەیە ئەبێت لە هەموو دەوائری دەوڵەتە بزانی کە چەند فەرمانبەرت هەیە بۆ نمونە لە دەرەجەی 5 وەزیفی کە 5 ساڵی پێویستە
ئەو 5 ساڵە ئەم ساڵ لە پێنجەمایە دواتر لە دوای تاواکردنی ئەم ساڵە ئەچێتە دەرەجەی 4 یعنی لەم قۆناغەوە بەرزەبێتەوە بۆ دەرەجەیەکی تر ئەمە خاڵی دووهەمێتی کەواتە یەکەم تاواکردنی ستیپەکان قۆناغەکانی ئەو پلەی کە ڕێکتایەتی بە ئاوا بە شێوەیەکی ئاسۆیی پێڵێن بەم بوارە بەواری ڕێک ئەڕات پلەبەرزکردنەوە بە شاوڵەکەیە بۆ سەرەوە یەکەم تاواکردنی قۆناغەکان دووهەم یاسای میلاکیشە بەسێتەوە بچیەوە ئەلێرە ڕەبتەکە بەسێتەوە بە حکوومەتەوە ئەبەستێتەوە بە یاسای بوجا ئەو میزانەی کە حکوومەت پەسەندێکا بەداخەوە کە تا ئێستا لە ساڵی 2015ەوە پێشووتش بەشێکی زۆری وابوو بودجەی ساڵانە تەصدیق نەکراوە تاوەکو میلاکی ساڵانەی فەرمانبەران و دەوائری دەوڵەتیش لەسەری تەصدیق کرێ کەواتە قۆناغەکە دیاریکردنی موچەی ساڵانە یا بەرزکردنەوەی هەر پلەیەک هەموو جارێک پێوەستە بە دیاریکردنی پرۆژە یاسای موچەی و ساڵەوە پەیوەستە بە بودجەی ئەو ساڵەوە ئەبێ بودجە لەلایەن حکوومەتی هەرێمەوە تهدیدی بکە وەک ئەوەی ئێستا ئەڵێن 1,100,000 فەرمانبەرت هەیە لەم 1,100,000 ئەگەر عەدەدەکە وابێ زیاتر یا کەمتر نەبێ ئەبێ دابەشی بکەی بەسەر ئەم ببورن ئەم دەرەجە وەزیفانەی کە باسمان کرد لەو دەرەجە کە هەیە زائیدن دوو پلەی تایبەتی ئەلف و با چەندێکی بەر دەرەجەی دەکەوتووە چەندێکی لە نوێیە چەندێکی لە دەرەجەکانی ترایە ساڵانە بێجگە لەم دەرەجانی کە هەیە چەندیان گەشتونەتە قۆناغی چوارهەمی دەرەجەکانی خوارەوە کە 4 ساڵن چەندیان گەشتونەتە قۆناغی پێنجەمی دەرەجەکانی سەرەوە کە لە پلەی 5 دەست پێەکە لە 5 ساڵیان ئەمانە حازرن و ئامادەن بۆ ئەوەی هەنگاو هەڵبێننەوە لە دەرەجەیەکی خواردتر بۆ دەرەجەیەکی سەرتر ئەمە پێی ئەوترێت تەرفیع ئەبێ ئەمە لە یاسای میلاکە تهدید کرابێ حکوومەت بزانێت لە دەرەجەی حوتا چەند فەرمانبەری هەیە لە 6 چەندی هەیە جا بە 1000 بە 2 بە 10 ئەمانە پێی ئەوترێ یاسای پلەی بەتاڵ میلاک ئەگەر ئەمەی بۆ داوین کرا بە ئاسانتریکەین لە دایرەیەکا گریمان فەرمانبەرێ لە پلە 5 کەوتمان 5 ساڵی خۆیەتی بە تاوی 5 لە پلەی 5 12 فەرمانبەرت هەیە بەڵام تۆ 10 پلت داناوە بۆ ئەمە کەواتە دوو کەسیانە بێ نەچن کێن ئەو دوو کەسەی کە ناچن ئەخاڵی سێهەمەکەیە لێهاتووی و توانە و شارەزایی فەرمانبەر ئەبێ ئەوە ڕەچاو بکرێت ئەمە خاڵی سێهەمە 4 بەرپرسیارەتی و ڕزامەندی لێپرسراوی هۆبە یا شعبەی فەرمانبەرەکە زائیدەن لێپرساوی ڕاستەوە خۆی فەرمانگەکە کە مدیر یا مدیر عام یا وەکیلی وەزیر یا وەزیرەکەیەتی کە خەلی دەگەرکوانێک بۆ بکەیتەوە پێم وایە لە 2014ەوە ڕاگیراوە 15 ڕاگیراوە پێشتر ئەم خاڵانە جێبەجێکرا ئەم مەرجانە بەسەر بەرزکردنەوەی پلەی فەرمانبەرە پرسیارێکی زۆر دروستە وابزانم ماوەی پێشوو چاوپێکوتنا لەگە بەڕێزێک کرد نازانم لە چ دایرێک یا لە ئەنجومەن یا لە وەزارەت بوو ئەوتی لەبەرەوەی ئەم مەرجانە وەک خۆی جێبەجێ نەکراوە بۆیە ئێستا ئەم حاڵەتە ڕاگیرانی بەدوا دروستکەوە هەرچەند حاڵەتەکە لە ئەساسا بەهۆی نەبوونی بودجە و میزانی پێویستەوە بوو یان با بڵێن یاسای بودجەی ساڵانەمان نییە لە 2014 نیمانە بەڵێ پێش ئەو ئەگەر هەبوو بێ بە شێوەیەکی زۆر هین نەبووە هەموو ساڵێک تەزیقکردنەکە نەبووە وتی بەبوونی ئەزمەی اقتصادیەوەیە کە گوایە هەرێم تووشی بۆمانە بەڵام ئەمە ناکاتە ئەوەی بڵێ فەرمانبەران حەقی خۆیان نەبێ کە داوای ئەمە بکەن چونکە لە هەموو فەسڵ و مادە و بابەکانی بودجە بۆت هەیە تۆ هەموو مناقەلە یان گواستنەوە بکەی لەم گیرفانی پارەت بۆ ئەو گیرفان لەوی ترەوە بۆ ئەمیتر یا بە ئاسانی کەینەوە بەڵام تەنها لە بابی ڕاواتەبە ناتوانانی نەڕاوەستان بکەی یعنی حەقی فەرمانبەران نەی نەشتوانی مافی فەرمانبەر خۆی ئللا بە مەرجە یاسایی دەکرێت لە 2015ەوە کە ڕاگیراوە با پلەکەیان بەرزکردایەتەوە کە دارایی نییە یا بودجە نییە ماشەکەیان بۆ زیاد نەکردایە ئەمە دوسێ ئەشکال دروستە کات کاکەجار یەکێک لە ئەشکالەکان ئەشکالی ئیداریە ئەو بۆ خۆی ئەو پرسیارێ بەڕێزت چارەسەرێکە بەڵام کاتێک کە تۆ موچەکەت گۆڕی یان بڵین تەرفیعت کرد بەم فەرمانبەرە ئەبێ ڕاستەوخۆ لەسەر بنەمای ئەو موچەی دیاری کراوە فەرمان دەرەکرێ موچە ئەبەسرێ لە لیستی ڕەواتەبە بۆ خۆی ناتوانانی خەرجی نەکەی بەڵام ئەگەر پرسیار بکەین چۆن ئەمە هەڵکەینەوە دوایی لە کۆتایی بەرنامەکە ئەو من پێم خۆشە ئەو ڕوونکەینەوە بۆ هەموو فەرمانبەران بۆ ڕەزانشی کە هەن ئایا چارەسەری ڕاگررتنی تەرفیع چۆن نەکرێت ئەگەر زیاتر قسە لەسەرەوە بکەین جیاوازی نێوان سەرموچە لەگەڵ پلە بەرزکردنەوە یاخود تەرفیعەکەیە چییە؟ بەڵێ بنمونە دەرەجەیەکی خوارەوە بینینەوە دەرەجە دەیەک بینینەوە لەو سیستەمەی کە دانراوە بۆ خۆی ئەمە لەلایەن 3 کەسەوە لە عێراقا تەزدیق کرا بەرز مام جەلال و تارق هاشمی و بەرزێکی تر وابزانم ئەگە هەڵە نەبم بیرم نەماوە 3 کەس تەزدیقەکات ببورن چکە لە 2000
پێنجەوە ئەو کراوە دواترجە 2010 گۆڕاو لە 2010 جارێکە ستەمەکە گۆڕایە ئەم حاڵەتە سەرموچە بڕێکی کەمە بۆ نمونە بێ بڕوانامەیەک بە 140,000 کە تەعینە بێت سەرموچەی ساڵانەکەی 4,000 زیادەکە ئەبێ بە 144 دواتر 148 دواتر 152 سەرەتاییەک بە 152 تەعینە بێ ساڵێک گەمێنێتەوە بێ بە 156 دواتر ئەبێ بە 100 تەعنی لە دەرەجەیدا 4,000 زیادەکە بۆ یەک ساڵ 4,000 نەر لە دەرەجەی نوە بۆ یەک ساڵ 5,000 زیادەکە 185 بۆ 190 بۆ 200 بۆ 205 لە دەرەجەی حوتە لە 296ەوە بۆ 302 6,000 زیادەکە ئەمە سەرموچەیە نسبەکەی زۆر کەمە بەڵام تەرفیع پلەبەرزکردنەوەی فەرمانبەران بە نمونە پلەیەکی تر باباسکەین ئەڵێ لە 429 باسی دەرەجەی پێنجکەین 429 436 443 450 چەند چێتە سەرەوە بەڵێ ئێستا پێدانم باسی ئەوە بۆکەم لە خزمەتم باسی دەرەجە 5مان کرد 429 6,000 وەرگرت 400,000 وەرگێ 436 443 450 450 چونکە 5 ساڵەوێ لە 457 ئەمە هەمووی علاوە بوون لە 450 ئەگەر بیوێت تەرفیعەکە ئەبێ بە 509 سەیری کە لێرە فەرقەکە 450 بۆ 509 50,000 دینارە ئەمەیە کە کێشەی فەرمانبەرە ئەم کاریگەری 50,000 دوای 4 ساڵ یا 5 ساڵ تەمان ئەمە فەرقی هەیە لە دەرەجەکانی خوارەوە بەنمونە لە 296 بێ بە 302 308 314 لە دوای 314ەوە ڕاستەوە خۆ تەرفیعەکە چێتە سەرتر بە 400 چەند 429 یان 362 ببورە 362 بەنسبەی توانین بڵێن لە 40,000 بۆ 50,000 تەرفیعی فەرمانبەران موچەکانیان ئەگۆڕێت ئەم نسبەیش تەنها 50,000 زیاد ناکات ئەمەیەکە ئەبێ ئێمە وردیکەینەوە لە ڕێژەی دەرماڵەکەی چکە بڕوانامەی سەرەتایی لەگەڵ ناوەندی لەگەڵ بێ بڕوانامە ئەمانە نسبەی لە 115یان هەیە لەو موچە بنەڕەتی لەگەڵ پەرسکردنەوەی پلەکە ڕێژەی جۆری دەرماڵەوە ئەمانەش هەمووی دەبێت بەڵێ ڕاستەوخۆ ئەگەر بە ڕێزێک موچەکەی وەکو وتمان 450,000 بێ ڕاستەوخۆ کە هاتە سەر 509,000 ئەم 509 ڕێژەی دەرماڵی شەهادەکەی دەرماڵی خطوورەکانی ئەگەر هەیبێ دەرماڵی لێپرساوی هۆبەکەی یا بەشەکەی یا مەدیریەکەی ئەمانش لەگەڵا زیادەکە بۆ نمونە ئەگەر باسی یاساییە بکەی لە 145 شەهادەکەی هەیە لە 135 تەخەسوسەکەشی هەیە کە یاساییە بەما نسبەیەکی لە 170 بۆ 75 هەیە بەجیا لە تەرفیعەکە لەو 50,000 ئەوەی کەش نسبەت چێتە سەری کەواتە کاریگەری جێڵێت زۆر باشە کاخالیت چه پێویستەکە بۆی کە بۆ نمونە سەرموچەمان هەبێت و تەرفیعمان هەبێت و تەرفەی تا حدێک حەقی خۆیەتی دوای چەند ساڵی خزمەت دەبێت موچەکەشی بەرز بکرێتەوە بەڵام لەو لاوە چەندین جۆر دەرماڵەمان هەیە کە ئێستا لە یاسا چاکسیازیەکەشە حکوومەت بە دڵی خۆی دەتوانێت بە کەیفی خۆی دەستکاری دەرماڵەکان بکات لە کاتێک ڕەنگە زۆر جار زۆر کارمەند و فەرمانبەر و موچەخۆر دەڵێ دەرماڵەکان موچەکەمان زیاتر لە موچە بنەڕەتیەکەمان واتەوەی بەناوی دەرماڵە وەری دەگرن ڕەنگە زیاتر بێت تاوی بەناوی موچەی بنەڕەتیەوە وەری دەگرن پێویست دەکات ئایا ئەمە سیستەمێکی ئالۆز نییە ئێستا لە دنیای پێشکەوتودا سیستەمی ئاسانتر نییە بۆ پێدانی موچە وابزانم دەرماڵەکان هەمووی بۆ خۆی سیستەمی بۆ دانراوە بۆ نمونە ڕاستە سیستەمی بۆ دانراوە بەڵام یا وڵاتانی دیکەش هەموویە بەم شێوازە موچە وەردەگرن دەیان دەرماڵی جۆرا و جۆر بوونی لە شێوازی وەرگرتنی موچەکە لە وڵاتەکان جیازی هەیە سەر لە وڵاتی دۆلی ئەسکەندەنافی پێم وایە لە بەریتانیا هەفتانەیە لە بریێ ماگانە بێ هەفتەیەکیش ناکەوێتە ئەویتر لە زەر وڵاتی تر لەوانەیە ماگانە بێت لە شوێنەکانی تر تا ئێستا نەبیست تۆ بەڵام وەرزی بێ بەڵام کێشەی شێوازی دیاریکردنی شێوازی دیاریکردنەکە لێرە ئەمەیە ئەگەر بەپی یاساکان بێ ئەڵێ نابێت لە 100 موچە تێپەڕێ لە دواترە وابزانم کرا بە لە 200 موچە بەڵام وەرە ئێستا مدیر عامێک 1.5 ملیۆن یەکەم موچەیەتی باش ئەمە جیازێکەیە بەڵام دەرماڵەکەی ڕاستە و خۆ 1.5 ملیۆنیشە لەگەڵێ وەزیرێک ئەگەر 2,443,000 بێ یەکسەر دەرماڵەی مەقتوعی 3 ملیۆن دینارە لەگەڵەیە ئەمە فەرقی هەیە لەگەڵ دەرماڵەی بێبڕانامەیە کە تۆ لە 150 هەیە لە 150 هەیە بۆیە دەرماڵەکان ڕێخستنەوەیان ئەتوانێت بە چەند مەرجێکی یاسایی بە مەرجێک لەوەنە تێنەپەڕێ هەرچەند لە ڕووی حسابیشەوە مەرجێتری بۆ دانراوە بێجگە لە ڕۆوە ئیدارێکە بۆ نمونەڵێ ئەگەر ڕێژەی لێبڕینی موچەی فەرمانبەران کۆی گشتی موچەکە لە 170 بڕێ لە هەموو فەرمانبەران لە 140,000ەوە هەتاوەکو 5 ملیۆنێک یا 7 ملیۆنێک لە 170 بەڵام بە یاسای حسابی جارێکی کا هاتووە سنوورێکی بۆ داناوە ئەڵێ دوای لە دەرکردنی لە 170ەکە ئەگەر کۆی موچەکەی لە 1.5 ملیۆن زیاتر بوو جارێکی کەش لە 105 تری زەریبی لێ ئەبڕێ بەڵام ئەم لە 112
پێویستە بەپێی بەرزبوونەوەی موچەکان تەساعودی ئەم نیسبانە زیاد کە لەسەری. زۆر باشە. ئێستا لە کوردستان لە جیاتی پلە بەرزکردنەوە سەرموچە بۆ فەرمانبەران دەگۆڕێت. ئەمە گرفت دروست دەکات چووکە پێشتر ئاماژەت بەوە کرد ناکرێ پلەکە بەرزکرێتەوە بەڵام موچە نەدرێ ڕەنگە هەندێک گرفتی بە شوێنەوە بێت. ئەم شەرحەم بۆ یوانەکەوێتەوە خۆی لە ئەساسا لە بنەڕەتە ڕاگررتنی تەرفیع یان پلە بەرزکردنەوەی فەرمانبەران نائیداریە ناقانونیە لە ڕووی حسابیەوە هینەکە بۆیە ئەوەی بەڕێز سەڵێڵی کاریگەری دروستەکان من پێچوانەکەی بینەوە ئەگەر کەسێک لە مانگی نوێی 2015 شایستەی تەرفیع بوو بێ یا لە مانگی 11/12/2015 ئێستا ئەگەر لە دەرەجەکانی خوارەوە بوو بێ تەرفیعی دووهەمیشی هاتۆتەوە ئەبێ جارێکە تەرفیعی دووهەمیشی وەربگرێت. بەڵام دێمە سەر ئەوە هەڵاوستان دروستەکە زووتر چارەسەریکەن یا دواتر ینی دێنە سەرەوە بەدرێژی بەڵام ئێستا لە بری لە بەرزکردنەوە سەرموچە بە فەرمانبەران دەگوڵێت. ئەمە ئاڵۆزی زیاتر دروستەکە باشترە یاخۆت هیچ کاریگەریەکی هەیە بەسەر موچەی حکوومەت ئەڵێ باشترە لەبەرەوەی بەحسابی خۆی خەرجەکانی میزانیە و مەسەلەی ڕەواتبی بۆ کەم کردوێتەوە. بەڵام ئەمە کاتێک دروستە ئەگەر تۆ دەرەجەی تایبەتەکان و پلەکان و حرمەتم هەیە هەموو ئەوانەی لە پلەی دەرەجەی ئەلف و بان عینوانەکانیان زۆرە پلە باڵاکان ئەگەر تۆ هاتیت ئەمانە بۆ خۆی نسبەیەکرد لێکەم کردنەوە هەرچەند فرسەتێکی باشە باسی بکەم لە ساڵی 2015ەوە ئەم قانونی 22 ساڵی 2002 لە هەرێم موچەی پێوەرەگرێ لە 2015 لە عێراقا گۆرانکاری بەسەر هاتووە لە ساڵی پاریشەوە مانگی 9 جارێکی کە جەدوەلەکە گۆرانکاری بەسەر هاتووە نسبەیەک لە موچەکانی خوارەوە زیاد کراوە بەڵام لەگەڵ زیادبوونی نسبەکە بە هەمان شێوە لەسەرەوە تەرفیعیان لە 2 دەرەجە خوارتری ئەم سیستەما وەستانەوە. یعنی جارێکە بە دیوێکی تر لەبرەوەی لە خوارەوە شتێک پارەت بۆ زیادەکە بەڵام لەسەرەوە تەرفیعەکە دەوەستێنێ. بە نمونە باسی بکەین بێبڕوانامەیەک لەم سیستەمی ئێستا لە هەرێمی کوردستانە کاری پێکرێ لە دەرەجەی 4/11 ئەوستێ سەرەتاییەک لە 3/11 ئەوستێ بڕوانامەیەکی ناوەندی لە 2/11 ئەوستێ بەم سیستەمەی هەرێم ببوورە ئیعدادەیەک لە دەرەجەی 1,148,000 تا ئەوێ ئەڕوا بەڵام ئەوەی عێراق ئێستا هەمی دابەزانەوە لەبەرەوەی لە دەرەجە 4 بۆستێ لە 6 ئەیوەستێ جیاوازی زیاترەکانی تری بەڵام ئەو وەڵامم دەست نەکرد. بەڵێ وەڵامەکە ڕێک ئەمەیە کاریگەری تەواو جێڵێ لە کۆمەڵێ ڕۆوە یەکێک لەوانە ئەو فەرمانبەرە لەبری ئەوەی ڕاستەوخۆ دوای 4 ساڵەکەی تەرفیع بکە لە باتی 4ەکە 4 کەش هەر بە علاوە ڕۆشتووە لە ڕووی کاریگەری دەرونی ئەمە یەک 2 بۆ هاندانی خۆی بۆ دڵسۆزی بۆینەکەی ئەو کاتە ئەو جیاوازێ نامێنێت لە قانونی تەرفیعەکە هەیە جیاوازی بکرێت لەبینەوەی کە لێ هاتووی و توانای فەرمانبەرانێکێکە لە خاڵەکانی سەرکەوتنی بۆ پلەبەرزکردنەوە ئەمە خاڵێکی 2 موچەکەی ناڕواتە ئەو شوێنەی کە ئەو مەبەستێتی 4 ساڵ لێرە 5 ساڵ حەقی خوراوە لە خاڵێکی ترە کاتێک کە خانەنشینە بێ بۆ خۆی 5 ساڵی کاریگەری ئەم موچەیە لەم فەرمانبەرە کەم کراوەتەوە بە تەرفیع و بە دەرەجە وەزیفەکەی بۆیە ئەمە وەکو کەمکردنەوەی موچەکە لە کاتی خانەنشین بوونیشە بەو ڕێژەی کە ئەیکەوێ حەقی ئەم 4 ساڵە کاریگەری هەر لەسەر دیارە کەمترە. زۆر باشە یا خاڵید چۆن پەرلەمانی چۆن حکوومەت دەتوانێت بەبێ گەڕانەوە بۆ پەرلەمان موچە پاشەکەوت بکە بەرزکردنەوەی پلێ فەرمانبەرانیش ڕابگرێت لە کاتێکە بە یاسا مافە دەدرێتە. بەڵێ بە یاساکراوە ناڵم لە قانونی میزانەکەشا بۆ خۆی لە یاسای بودجەکە ڕاستە و خۆ ناتوانانی بەس ئەو فەسڵی مادەڵینەکە هەیە مادە و فەسڵی یەکەکەیە کە ڕات بە ناتوانێت بەو پاساوی کە گوایە ئەزمە هەیە و وەزعی هەرێماوایە و مەسەلەی داعش لە عرابەوە بۆیە ناتوانرێ ئەو پارێ بکرێت بەڵام بەڕێ خۆیان ئێستا قەیرانی دارایی ئێستا قەیرانی دارایی نەماوە بۆیە هەر باشترین کاتە ئەبێ سەبیل لەوە بکرێتەوە تەرفیعی فەرمانبەران جێبەجێ بکرێ و وەستانەکەی نەبێت چۆن بکرێ ئەو شتێکی ترە چۆن بکرێت فەرمانبەر چۆن داوا بکە ئێستا خۆی لە قانونەکە ئەوەیە بەپێی 2 قانونی 24 ساڵی 2 مدەدانراوە بۆ تەرفیعی فەرمانبەرانێکیان مانگی 3 بۆ هەموو ساڵێک لەگەڵ مانگی 9 ئەمەش 2 نموزەجی ئەو وینانەیە کە تا ئێستا گۆڕانکاری بەسەر نەهاتووە و جارێکی کەش لە قانونی 22 ساڵی 2010 و بەم تازانشەوە هەر تەکیل لەسەر ئەوە کاتەوە کە ئەبێ فەرمانبەر لە 2 بڕواری دیاریکراوە داوا بکە و ئەگەر 2 حاڵەتمان بۆ دروستە بێ ئەگەر فەرمانبەر خۆی داوای ئەمەی نەکرد مافەکەی ئەخورێت چونکە بە ئاگای دیارە ئەوەنە ئاگای بێ ئاگایە لە موچەکانی لە وەزەکەی و 2 ئەگەر دائیرە مقەسر بوو بۆم حاڵەتە لە حاڵەت یەکەمە فەرمانبەر دەتوانێت لە ماوەی 10 ڕۆژە داوای تەرفیعەکەی بکە ئەگەر هین ببێ
با علاوە بۆی کرا باس لە دوواداکەی وکەی دەڕۆژ مانگی سێ و مانگی نۆ مەوادەی پێشکەشکردنی داواکاریەکانە هەموو ساڵێک بەڵێ لیژنەیەک ئەبێ لە ڕێ لیژنەکەەوە لە قانونەکە تهدیدی کردوواڵێ نابێت لە مدیر عام کەمتر بێ ئاستەکەی لیژنەکان بەڵام ئەوەی کە بەڕێز دەدوتت لە هەرێمە ئایەمەوە خۆی جێبەجێکراوە نەخێر دەسەڵاتەکان دابەزێنرا جاریوە هەبوو لە دایرەکانە سەلاحەتی دایرەکان بۆ خۆی ئیتوانی لیژنەیەکی پێکە هێنا و شەرت نەبوو لیژنەکەش سەرۆکەکەی مدیر عام بێ یا جێگیری مدیر عام بێ بۆیە ئەمەیە کە ناوێ بن بە نایاسایی بەڵام تۆ کاتی خۆی بە یاسا جێبەجێت کردووە ڕێگەت پیاوە گشتاندنت پێ کردووە سەلاحەتە دیاوە بۆ دایرە ئەبێ نایاسایەکەی لێت چابێ خەتای فەرمانبەرەکە نییە حکومت خۆی ئەم ڕێکارانەی کە تۆ دەست لەبەری کار ئاسانی بکرێ بۆ پێدانی دەسەڵاتی کارگەڕی لەو حاڵەتانە زۆر خەرجی زۆر باش خالید زۆربەی ئەم وردەکارانە کەوتت ڕەنگە ئەگەر منیش فەرمانبەری حکوومەتم کە تا ئێستا نیم پێم بۆم لەبەر نەکری هەمی دەزانم مافو دەستکەوتەکانم ئەمە بۆ خودی فەرمانبەر و موچە خۆر گرفت دروستەکە کە هەموو ئەم زانیاریانەی کە مافی خۆیەتی لەبەری نەبێت زۆر پرسیارێکی جەوهەریە بەبێ مجامەلە بۆ لەبەرەوەی ئەرکی هەموو لێپرساوی خۆیەتی و کارگەڕەکانی هەموو دایرەکانە ئەو کاتێک کە فەرمانبەر مباشرە ئەکات و سەرجەم مامەڵەکانی لە ڕێنجومەنی وەزیران و وەزارەتەکان و بەڕێوەبەرایەتی عامەکان و فەرعەکانەوە مامەڵەی دامەزاننەکە ئینێرن بۆ شوێنی مەبەستەوەنی ئاسایش و فەحسی چاو و کۆمەڵشتی پێ ئەەکەن ئەبێ ئەو فەرمانبەرە ڕاستەوخۆ لەلایەن لێپرسراوی خۆیەتی و کارگەڕی سەرجەم فەرمانبەرەکانەوە ئەمانیان پێ بودرێ مافەکانی تۆ ئەمەیە و لەم چوارچێوە جا ئەگەر بە ماوەیەکی کورتە بە ڕۆژێکە دوو ڕۆژێکە بە سەعاتێکە ئەبێمانە بدرێ بە گوێیە تێگەی وەک تەوعیەکی ئیداری هەموو ئەم حاڵەتانە فەرمانبەران ئاگادار بکرێن لەمە خاڵی دوو مەرجنیە هەموو لێپرسایەکی کارگەڕی خۆیەتی فریا ئەمە بکەیە خولکردنەوە دەورات بەشداریکردن لە دەوراتی ناوخۆی و دەرەوە بۆ خۆی یەکێکە لە مەرجەکانی کە ئەتوانێت ئەڵێ ئەگەر ڕێژەی سەرکەوتنی لە خولەکان لە 185 بۆنەوە بەرزتر بوو ئەتوانێت داوای قیدەمێک پێشخستنی 1 ساڵیشکا لە موچەکەی بۆیە ئەوە یەکێکە لە نەقسەکانی داوائیرەکانی خۆمان کە تەوعیەی فەرمانبەران لە شتێکی ترتیا بگەم من فەرمانبەرێکم لە فەرمانەکەی خۆم ڕەنگە زانیاریم لەسەر شێوازی بەرزکردنەوەی پلەکەم نەبێت ئایا ئەبێ فەرمانگەکەم دەست پێ بکە کاتێکە وادەی خۆی هات و معاملاتەکەم بۆ بکە یاخود خۆم دەبێ بەدەمیەوە بڕۆم یاخود لە ئەنجومەنی وەزیرانەوە دەبێ فەرمان بێتە خوارەوە هەر ڕاستە و خۆ داواکارەکە لەلایەن فەرمانبەر و لێپرساوی هۆبەی فەرمانبەرەوە کە شعبەکەی بێ بەشەکە بێ یان هۆبەکە بێ کە سێ کەسە جاریوا هەیە لەمیان سێ بەخۆی چوار لیان بە چوار بەخۆی پێیان ئەبێ لێپرساوەکە فەرمانبەرەکە ئاگادارەکاتەوە تەڵەبەیەکە نووسێ دواتر لە ڕێ ئەوە بەرزەکرێتەوە بۆ کوێ بۆ مدیرەکە و مدیرەکەش یا بە لیژنەی بەرپرس کە ئێستا وتمان ساڵانی پێشوو جاریوا هەبووە لە ڕێی دایرە بچووکەکانەوە بۆ خۆی دەسەڵاتی پێدراوە مە خەتای دایرەکە نییە بۆ کار ئاسانیە بۆی کە ئێستا زۆربەی گلەکانمان لەوێڵێن لە هەولێرەوە کرا لە سێوایی نەکرا لە دۆهۆگەمە کرا لە فلانش گەرمیان نەکرا لەوێ کرا لە پشدەر نەکرا تۆ داوا ئەەکەی دەسەڵاتت پێ برێ لە کاتێک دەسەڵاتت پێ ئەدرێ بە ناقانونی دانێڵێ نابێ ئەم لیژنەیە ناقانونیە کە تەرفیعی کردووە نەخێر ئەکرێ ئەنجومەنی وەزیران وەزارەتەکان کار ئاسانی بکەن بۆ ئەو شتانەی کە یاساین تا ئێستا ئەوەی کە زانیاری هەبێ هیچ کەس پلەی بەرزکراوەوە لە هیچ فەرمانگێک لە 2015ەوە لە 2015ەوە نەخێر تەنها یەک ڕێنمایی بەدوایەوە ها دەڵێ ئەوانەی کە لە پێش مانگی نوێی 2015ەوە شایستە بوون و بۆیان نەکراوە مناگەدارم تا ساڵی پاریش تاوەکو مانگی نوێی 2015 پێش دەرچوینەکە کە منیستە لە نموزەکەم لەبەردەسایە و قەراتی ڕاکردنەکەش لەکەیا بووە ئەڵێ ئەگەر ئەوانە نیان بووە غۆبن بۆ یعنی کەم تەرخەمی بۆ لایەن دایرەکەەوە یا بە هەڵە لە ڕێنمایەکە گەشتون ئەوانە بۆیان گەڕایەوە بەڵام لە دوای ئەو بەروارەوە بە هیچ شێوەیەک تەرفیع بۆ فەرمانبەران نەکراوە وێرانەکە لەمایە وەک تەرفیع لەم بواران نەکراوە لە پلەی تایبەتە کۆمەڵێش تەوزیف کراوە کە هەر لە تەرفیع زۆر ئەتوانم بڵم علاوەی پلەیەکی تایبەت کە 83,000 دینارە بەقەدەر نیوەی موچەی ئەمە نەوەستاوە یا کراوانە بۆ خۆی ئێستش باشێک لە حاڵەتەکان پرسیارەکە بۆ ئێوە کاڵین کراوە لە هەموو هەڵبژاردنێکە لە هەموو ئاڵۆگۆڕێکی دەسەڵاتی دەسا دەستکردنی دەسەڵاتی حیزبیە هەموو ئەو بەڕێزانەی کە دائەنرێن بە وەزیر و وەکیل وەزیر و ئەندامی ئەنجومەنی مەحافزەکان و ئەندامی پەرلەمان و تۆکیۆهی ئێرەش و ئەوێش ئەمانە ئایا بە ساڵانی خزمەت و شەهادە ئەکرێن نەخێر هەمومان زانین بە شێوەی حیزبیە دروستە قبوڵمانە بە شێوەی حیزبیش بەڵام مادە اختیارمان هەبێ لەمانەی کە هەڵبژێرن بۆ وەزیر کا خەلیدێکەوە ئەوەی کە لە ماوەیە پلەی وەزیفیەکەی سەرۆکی پەرلەمان بەرزکرایەوە پێوەست بوو بەمانەوە ماوەی پێشوو بۆ وەرزکردنەوەی دەرەجەی پلەی وەزیفەکەی بە ناونیشانەکەی پێ باشرانێک پلەکەی ناونیشانەکە جیازە چکە بەرزانەی لەوێن بۆ خۆیان تەرفیع ناکەن ئەمە بەم شێوازەوە کاتێکە ناونیشانێکی پێ ببەخشێت بەڵێ هەر بە علاوە ئەڕۆن ئەوان بۆ خۆیان بەڵام ئەو بەڕێزەی کە ناونیشانێکی پێ ئەدرێ و موچەکەی پێ ئەگۆڕێ هەر بە مەسابەی تەرفیع
چکەوتمان گواستنەوەی موچەیە لە دەرەجەیەکە بۆ دەرەجەیەکی باڵاتر. ئەمانە یاساین ئێستا ئەگەر بە من بڵێ یاسایی ئەبێ ئەوە بێ 10 بەدیل 5 بەدیل 6 بەدیل دانرێ بۆ وەزیر هەر لەلایەن ئەم حیزبی ئەو حیزب کێشەم نییە کامیان بە ساڵی خزمەت و بە شەهادەکە بەتوانە و لێ هاتووی کەفاعەت لە پێشترە بن با بکرێنە منافسەوە ئەو کاتە توانایەکتری بێن نەک کادرێک لە ڕژیانە یەک ڕۆژ لە وەزیفانە بووە ڕاستەوە خۆ دێت ئەکرێ بە پلەیەکی خەبیری ئەمە ڕاوێژکاری فڵان وەزیر زۆر تریشتمانەیە سەرۆکی زانکۆ با هەر نەچینە سەرۆی بێمە بڵین تەنها لە پەرلەمانم حاڵەتانەمان هەیە چکە هەموو ناونشانە وەزیفەکان بە قانونی میلاکی ژمارە 25 ساڵی 60 هەمووی دیاری کراوە. زۆر باشە دێمەوە سەرەوەی کە لە فەرمانکە دەبێت معاملاتەنە بکرێ ناکرێ لە کاتێک کەوادەی خۆی دێ با ڕێکارە ئیداریەکان بەڕێ بکرێن تا کاتەی وەزیرە یاخود ئەنجومەنی وەزیرانە فەرمانەکەی دەرکاوە کات واژۆ بکرێ و کاتە فەرمانبەر دڵی خۆشە دەڵێ معاملاتەکەم کردووە تا کاتێک لە بەرزکردنەوە جارێکی تر دەکرێتەوە من ئەوراقەکەم دەچێتە بەردەم ئەنجومەنی وەزیران یاخود دەچێتە بەردەم وەزیر تا ئێستا ئەمە نەکراوە کە نەکراوە بەڵام ئەتوانێ ئەمە تەعویز کرێتەوە بە فەرمانێک چۆن تا ئێستا ئەمە نەکراوە چۆن دەتوانرێت ئەتوانەکە چۆنە ئێستا باسی مۆزەفێکی حاڵەتێکی وەکەوەی من بکە 5 ساڵە بۆ نمونە لە دەرەجەی دووە هەر بە عەلاوە ئەڕۆم لە کاتێکا دەرچی کۆلیژەکانە بێت لە دوای 5 ساڵەکە بە تەکمیلە دەرچنە پلەیەکەوە باشە کە ناکرێتە ئەمە ئەکرێت بە فەرمانێک ڕاستەوخۆ ئەم تەرفیعە کە ڕاگیراوە دوا بەدوایەک بدرێت دوا بەدوای فەرمانمان یان نووسراومان یا گشتاندنمان ژمارە ئەوەنە بۆ ڕاگررتنی تەرفیع بڕیارمان نا بەکردنەوەی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران و گەڕانەوەی مافی ئیمتیازاتی ئەم چەند ساڵی پێشوو ئەمە لەوانەیە لە ڕووی بۆجەوە بڵێن قورسە لە ڕووی بۆجەوە بڵێ قورسە بەڵام پێم وایە بەقەدەر معاشی ئەگەر هەڵە نەبن لە تەخمینێکی واقعیانە نەبێ بەقەدەر معاشی چەند ئەندام ئەنجومەنێک یا ئەندام پەرلەمانێک بۆ خۆی تاویزەکەی گرێتەوە ئەشتوانێ ئەمە هەموو دەربهێنرێەوە کوتمان بەشێک لە علاوەکان 6,000 بۆ 4 ساڵ 24,000 بەڵام تەرفیعی 50,000 خۆ دۆم ساڵێر تەرفیع نییە کەچی تەم دەرەجەی تر بۆی تر 6 زیادەکە یا 7 یا 4 ئەمە بۆیە لەم حاڵەتە ئەتوانین چارەسەری بکەین ئەگەر چارەسەرەکە دەوێت ئێستاتوانە پێشنیان جار ناچمە سەر چارەسەرەکە ئایا فەرمانبەر بەڵێ چۆن دەتوانێت داوای مافی یاسایی خۆی بکات سکاڵا توانێت لەسەر کێ تۆمارکە حکوومەت پەرلەمان هەرگەکەی خۆی زۆر دروستە قانونەکە تەحدیدی کردووە ئەو بەرەزانەی کە شایستەی تەرفیعن بەو مەرجانەی کەوتمان میلاک و توانە و لێ هاتووی و تەواوکردنی ساڵەکانی خزمەت بەڵێ کە مەرجەکانی خۆی تیابوو یا داشتێک پێشکەشەکات و لێ پرسای هۆبەکەی یا بە بەرپرسی باڵا سەروتر و لە حاڵەتێکە لێژنە دەسەڵاتی هەبوو ڕاستەوخۆ دراسی حاڵەتەکەی کات و فۆرمێکی هەڵسەنگانەکەی بۆ پێشکەشەکرێت و لێ پرسای ڕاستەوخۆ مدیری دائیرە واژۆیەکەن و لە ڕێی لیژنەکەەوە بەپێی ئەو جەدوەلەی کە هەیە کۆنووسێکی پێ ئەکرێ کۆنووسەکە ژمارەی پێ ئەدرێ و واژۆ ئەکرێت و ڕاستەوخۆ فەرمانێکی پێ دەرەکرێت بەڵام لەناو قانونەکە تەحدیدی کردووە سەرۆکی فەرمانگە یەکەی ئیداری بۆی هەیە بڕیار با لەسەر ئەوەی تەرفیعی فەرمانبەر ڕابگرێت بەڵام لە عینی کات حەقێکی تری گەڕانێتەوە بۆ مۆزەف نەک لەوەی من وەک مدیری دایرەیەک بەڕێزت وەک وەزیرێک ئەوەی کە وەک لێ پرسایە وەکیل وەزیرێک شتێکی شخصی بەکاربێنێ بۆ تاکەکە بۆی هەیە لە ماوەی 10 ڕۆژە تاعنی ئەم قرارە بکە ئەگەر پێشکەشێکا بۆ ئەو لیژنەیە یا بۆ بەڕێز ئێستا لیژنەکان هەن لیژنەکان هەن بەڵام خۆ لیژنەکان بەس عەلاوە ئەکەن زۆر باشە عەفوم کە ئەگەرەوەت بۆ تاوکەم لەم حاڵەتە ئەگەر بەرپرسی دایرە لە بڕیارەکەی سربەخۆیانە بوو بڕیارێکی شخصی بوو ئەتوانێت ئەمڕۆ تاعنی بکە لە سەر و خۆیەوە دایرەکەی من فەرعیە توانێت بڕوا لە عامەکە تەڵەبێت تەقدیمەکات وڵێ ئەم بەم عزرە من سکاڵام هەیە لەسەرەوەی ئیشەکەم بۆ جێبەجێ نەکرا دوای چەند ڕۆژ دەتوانی خۆی یاسایەکە دوای چەند ڕۆژ دەبێت لە ماوەی تەحدید کراوە لە ماوەی 10 ڕۆژە فەرمانبەر توانێت تاعنی قەراری تەرفیعەکەی بکە ئەگەر بۆی نەکراوە ئەگەر بۆی نەهاتەوە لەکوێ دەتوانێت تاعنە بکات لە فەرمانگەی سەروی خۆیەوە هەر ڕاستەوخۆ سەوتم لە فەرمانگەی خۆیەوە توانێت بیکە ئەگەر گوێی لێ نەگیرا و جێبەجێ نەبوو ڕاستەوخۆ لە فەرمانگەی سەر و خۆیەوە کێ دەتوانێت بچێتە دادگا ئەو کاتێکە لە سەروتریشەوە نەکراوە هەستی کرد مافێکی یاسایی خۆی بەڵگەی پێە بەشداری خۆلی کردووە لە خولەکانە نسبەی باشیە ناوە نەکارەوەی بچێتە خولەوە دەریژ نەچە پێی وا بێت تەرفیعی بۆ بکرێت لە نەسی قانونەکە تەحدیدی کردووە ئەو بەرەزانەی بەشداری خولەکانەکەن خولی درێژخایەنە یا مامناوەندە یا کورتخایەنە بەپێی ئەو خولە ماوەی خولەکە و جۆری ئینەکە خولەکەش خۆکی حکوومەت و فەرمانکەی بەڵێ زۆر کەنە لایەنی تریشمان هەیە و بەڕێوەبەراتی و دەستگا و شوێنی تریشمانەیە کە ئێستا بەمە هەڵەسێ ئەگەر هەستی کرد لەما دەرەجاتی باشی هێنا و غەدرێکی لێکراوە بۆ خۆی ڕاستەوخۆ ئەتوانێت دوای ئەم حاڵەتە ئەم محاولانەی کە کردی پێشکەشی یاسای بکاو لەپاڵ ئەوە لە ڕێی مەحکەمەوە
لە ڕێی کەسێکی ڕایشکار کە ئێستا ئەمە وەک دیعایەک نەبێ من ئێستا بۆ خۆم خەبیری مەحکەمەم بۆم ئەژمارکردنی ڕاژە و سیستەمی موچەکە لە ڕێی مەحامێکی بەڕێزەوە لە ڕووی یاسایەکە و مامەڵەکانی بۆ کرێ و ڕاوێژ بە کەسێکی شارەزا کرێ لەو مەجالات چەندێک حەقێتی چەند حەقی نییە دەتوانێت بە شخصیش سکاڵاکی خۆی لە وڵاتێکی اعتیادی بڵێ زۆر باش ئەوەی کە ئێستا لە هەرێمە گوزارێت لە 2015ەوە بەرزکردنەوەی پلەی فەرمانبەران ڕاگیراوە ئەگەر ئێستا بێت و ئەم بڕیارە لا بچێت فەرمانبەر پلەکانی بەرز بکرێتەوە هیچ ئاڵاوسانێک لەسەر بودجەی حکوومەتی هەرێم زیاد دەکات یاخود گرفتێک دروستەکە لە ڕوویابووریەوە کە قورساییەک بێت لەسەر شانی حکوومەت ئێمە کاتێک دەتوانین قسە لەسەر هەڵئەوسان درو بکەین تەزەخم لە کاتێکا بزانین ئەو بودجەیی کە هەمانە وانە چەندێکە لە دوای ئەوەی تەرخانەکرێ بۆ حاڵەتی تەرفیعانەی کە چەند ساڵم نەکراوە چەندێکە بڕی پارەکەی وانە و چ تەزەخمێک چه هەڵاوسانێک لەسەر بودجەی هەرێم دروستەکە بۆ ئەم حاڵەتە ئەو کاتێ ئەمە توانین بڵین دیاریکردنی ئەو مەزەندەیە ئاسانە بۆ حکوومەت بەڵێ زۆر ئاسانە هەر بۆ خۆی بۆ پێم وتی ئەگەر ئێستا لە فەرمانبەیەکی وەکو هەر دایرەیەکە بانەڵێن بژماری فەرمانبەرەکانی 50 کەسە ئەم 50 کەسە تەسنیم کراوە بەسەر ئەم دەرەجە وەزیفە ئەگەر پلەی تایبەتیشی هەبێ بەسەر کاتە 12 دەرەجە بە ئەلف و باکەوە تێگەی بەسەر ئەم 12 دەرەجە تەوزیع کراون تەوزیعاتەکە دەچێتەوە 6یان لە دەرەجەی 6 باوای دابنین بۆی ژمارەکە جوان بێت 5یان لە 5 وانە 10یان لە دەرەجەی دەیە ئەمە بۆ خۆی تهدیدەکە بە پێی دەرەجە دەکە چەندی پێویستە تا بچێتەوە لە دەرەجەی دەکا لە 140 تا 185 چەندێکی فەرقە 30,000 ئەگەر 5 کەسە هەیە لەمە 550 زەربی 12 مانگیکە 1500 لێ وانە سیشی لەمە هەیە 1800 زەربی بکە بۆ ساڵێک ئەمەنەیەتر ئەوانی تری بە نسبەی 5 بۆیە زۆر بە ئاسانی دەرێت هەروەکو ئەو جیاوازێ وایە کە لە ساڵی 2010 سەرجەم فەرمانبەران ئەشکالێک هەبوو موچەکانیان لەگەڵ موچەی بەغا مطابق نەبوو بە دەرەجاتی وەزیفی دوایی تەطبیقیش کراوە جێبەجێش بوو تەعویزەکەش چەند قات بوو بەندێکی کوردەواری هەیە لێ تا دانیشی ڕێت دوورتر دەکەوێتەوە حکوومەتیش تا ئەم بڕیارە ڕاگرێت بەرزکردنەوەی پلەی فەرمانبەران خۆی ڕەنگە لە دواییدا زیاتر زەرەر بکات ئێستا کە 5 ساڵ تێپەڕیەوە خۆ دووتت خەریکە جارێکی تر ڕەنگە فەرمانبەرێک بەرزکردنەوەی پلەی هاتبێتە پێشەواتە دوو جار دەبێت پلەکەی بەرزکاتەوە ئەمە ئەگەر ئێستا ئەم بڕیارە بکرێتەوە چەندە کاریگەری لەسەر بودجەیە موچەی فەرمانبەر هەیە و چەندەش بەسەر بودجەی گشتیەوە هەیە دەستخۆش من پێش وەڵامی پرسیارەکەی بەڕێزت پێم باش و پێشنیاری شەکەم لێرەوە هەتا زووتر ئەمە جێبەجێ بکرێ لە بەرژەوەندی فەرمانبەرانی هەرێمە و لە بەرژەوەندی حکوومەتیشا بۆچی لەبەروی ئەگەر ئێستا حکوومەتی هەرێم بەتەمایە لەگەڵ عێراق ڕێبکەوێ و زۆر شت بخاتەوە سەر خەت هەر لە مەسەلەی نەوت و میزانێ و کۆمەڵی مەسائلی تر ئەگەر ئەمە ئێستا ڕێک نەکرێتەوە بەیانی یەکێ لە گرفتە سەرێکیەکانەوەی کەوتم تەزاڕب هەیە لە بینیم دوو سیستەمی موچا کە لێرە سیستەمێک جێبەجێ کرێ و لەوێش سیستەمێک خاڵی دوو هەمیش کە گەورەتریەکە ئەم ڕاگرتنی تەرفیعانەیە بۆیە لە ئێستا ڕاستەوخۆ بەڕای من هەر لە ئێستەوە هەرچەند فکرێک لە ئارا هەیە بۆ هێزەکانی پێشمەرگە و بۆ مەسەلی عسکەری قسەی کراوە کە تەرفیع کراوەتەوە بەڵام نازام لە هەرێم جێبەجێ کراوەنا بۆ مەدەنیەکانیش لە ئێستا هەر حاڵەتێکی وا هەیە دراسە ئەکرێ بزانێت چەند حاڵەتمان هەیە بۆمە بەڕای من هەر لە سبەینێ زووتر نییە ئەگەر ئەو بڕیارە دەربکرێت بۆ گەڕانەوەی تەرفیعی فەرمانبەران شتێکە پێم وایە هەم لە ڕووی نەفسی و دەرونیەوە بۆ مۆزەفین ئەوانشی کە تا ئێستا نائومێد بوون ئیتر جدیترە بن لە ئیشوکارەکانەوە فەرقێکیش دروستە کرێ لەوەی کام مۆزەفەی توانای نیە و هەر ئەوایەت و ئەڕاتەوە ئەماناڵێ بۆ چی بکەم هەوڵەیان گوژمێک توانایە بەخۆی باتەوە بۆی جدیتر بێبیانی تەرفیعەکەی بۆ ناکرێت هەڵسەنگاندنی بۆ ناکرێت کە خەلیوت کاماژت پێکرد پێوەستە بە یاسای بودجەی ئەو ساڵەوە ئێستا 2020 لە مانگی سیاین بەیانی بەڵام تا ئێستا هیچ خەبەرێک لە تەنانەت بودجەی عێراقیش نیانێک بودجەی 2020 هەرێمی کوردستان واتە دەتوانین بڵێن ئەم ساڵیش بەرزکردنەوەی پلەی فەرمانبەران فت من ئەمەلێکم هەیە بەوەی کە ئەمە ناکاتە هیچ حاڵەتێ بڵین گوایە پاکانەیە بۆ دەسەڵاتیان پشتکردنە معارەزەیە چکە خوێندنەوەکانی کۆمەلگا هەمووی وایە هەر تەحلیلەکەی بەلدیوێکە هینەکرێ ئەگەر سەربەخۆیانە قسە بکەین پێم وایە هەنگاوێک هەیە بۆ ئەوەی ئەم ساڵ تەرفیع ئیشی تیا بکرێ جێبەجێ بکرێ واتە ئەگەر حکوومەت مەیلی هەبێ ببێ پرۆژە یاسای بودجە ببێ یاسای بودجەش دەتوانێت هەوار بەڕێزت ئێستا من نازام چەند لە گیرفانتایە بەڵام کاتێک کە تۆ زانیت چەند لە گیرفانتایە من داوای 10 دینارم کرد ئەمە قورسە بۆ بەڕێزت کە تۆ جێبەجێکی
لە کاتێکا پارە لە گیرفانەکان تا هەبێ ئەگەر نەبێ ڕاستەوخۆ پێمەڵی نییە کەواتە ئەگەر نیازێک نییە ئەگەر پارە هەبێ خود ئەتوانێت پارەش هەیە و تەمەنا ئەەکەم نیازەکەش چێتە بابی جێبەجێکردنەوە باس لە چارەسەر کرد چارەسەر بەڕای من وەک چۆن بە بڕیارێک ئەگە بڕیارەکە زۆر هەڵە نەبم لەبەر دەستما بوو تێکەڵم نەکردوێ هینی پێوەستاوە حاڵەتی تەرفیعی پێوەساوە هەر ئەتوانێت زۆر ئاسانەوە هیچ مەرجعەتێکشی نایە بگەڕێرەوە بۆ پەرلەمان و مانە چکە پەرلەمان چەند جارت یاسای پێداوی بەڵێ حکومەتە بۆ خۆی ئەنجومەنی وەزیران ئەتوانێت بەپێی ئەو دەسەڵاتی پێمان دراوە بڕیارماندا بە وانە گەڕانەوەی مافی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران لە بەرواری شایستەبوونیانەوە بە پێی مەرجەکانی پلەبەرزکردنەوە ها شتێکی نەوتۆ نایاسایی بێ ناڵێ هەڕەمەشی بە پێی مەرجەکانی پلەبەرزکردنەوە لە بەرواری دەرچوونی ئەم فەرمانەوە کەوتە لە بەرواری شایستەبوونیەوە لێرە یەکسەر دووسێ فەقەرە دروستە بێ ئایا لە بەرواری شایستەبوونیەوە کەسێک لە ساڵی 2015 مانگی دەوە مستحقی تەرفیعە لە مانگی دەی 2015ەوە بۆ یەگەڕێنیتەوە ڕاستەوخۆمە دوو مانگی 2015 دا 11 سێ مانگی ئەوەی 16 بە کاملی حەڤەی هەژدەی نۆزدەی سێ ساڵ و لەوێ سێ مانگ لەوانەیە دوو مانگی ریشتێ بکە ئەمە لەوانەیە لەسەر بودجێی حکوومەت بڵێ پێم جێبەجێ نابێ هەم تەرفیع و هەم علاوەیە وەکو تیشمان لەوانەیە بەعزێک لە فەرمانبەران بەبوونی ئەو سێ مانگەی پێشەوە ئێستا تەرفیعێکی تریش لەم ساڵە شایستە بێ لە 19 یا لە 20 بۆیە ئەتوانێ بڵێ بەمەرجێک دیاریکردنی موچەکەی لەسەر بنەمای ساڵانی خزمەت و ئەوەی کە هەیە شایستەبوونی تەرفیعەکەی بەمەرجێک کەوتمان دیاریکردنی موچەکەی بەمەرجێک جیاوازی موچەکانی بۆ خەرج نەکرێتەوە ئەمە یەکێک لە خاڵەکان چۆن جیاوازی موچەکانی بۆ خەرج نەکرێت بەڵێ ئەتوانێت بڵێ هەمووی بۆ خەرج کرێتەوە ئەمە پێش هەموو شتێک لە هەمووی قانونیترە و ئاساییترە و مافی خۆیەتی و هەموو فەرمانبەرانیش چاوەڕێی ئەمەن لە حکومەت نەک لەوەی بڵێ من 100 دینارم لای بەڕستە تۆ کاکەوە 100ەکەم مایتەوە بەڵام لەم مانگەوە سە وەرەگریتس ئەوانی تری چاوەڕێی مەکە قەرزی بێنەوە نیمە زۆر باش ئەمە بەشێکیانە ڕاستەوخۆ بڵێ لە بەرواری شایستەبوونیەوە سەر جەمافەکانی بە هەموو مانگەکانیەوە بە هەموو ساڵەکانیەوە بەو نسبانشی کە بە علاوە وەریگرتووی ساڵەکانی موچەکەی ئەگاتە ئەم قۆناغی ئێستا گریمان وەکوتمان کەسێک لە 296 304 ونیە شایستەیە کە ببێ بە 362 ئەم جیاوازێ هەرچەنێکە یەکەم ساڵی تەرفیعەکەی بۆکە دواتر هەموو ساڵێکیش 6,000 حەقی خۆیەتی ئەگەر تەرفیعێکی بوو ئەمەشی بۆ بکرێ بەڵام بڵێ بەسەر جەم جیاوازەکان ئەمە یەکەم ئەلفێتی با ئەگەر بڵێ بە خەرج نەکردنی جیاوازەکانەوە بە مەرجێک موچەکەی ئێستا دوای ئەو چەند ساڵە شایستەی چەند بۆ ئەوەی بدرێتێ یعنی ئەوەتەوەی کە ڕابردووە خەرج ناکاتەوە لەبەرەوەی حکومت نەڵێ ئەوم بۆ خەرج ناکرێت بەڵام لە پاڵەمەشە کە ڕابردوو خەرج ناکاتەوە دەبێت حەقی یاسایی خۆی ئەچێتە چ قۆناغێک چه دەرەجەیەکی وەزیفی بە هەر 4 ساڵەکە یا بە هەر 5 ساڵەکە لەو دەرچوونی ئەو بڕیارەوە ئەو موچەی بۆ خەرج بەڵام دەشتوانین بڵێن بۆرکو موچە پاشەکەوت کراوەکە حکومەتە قەرزارە زۆر دروستە ئەوە ڕێگەی جیمەکە من ئێستا ویستم بە بەڕێز بڵێم نەمونتم چەند ڕێگەی هەیە ڕاستەوخۆ ئەمەش بخاتەوە سەر ئەو پاشەکەوتانی کە بۆ ساڵانی پێشوو هەی بووە لەگەڵ پاشەکەوتەکە جێبەجێ بکرێ بۆی کاریگەری بۆ خانەنشینبوونی بۆ ساڵانی خزمەتی هەر ئێستا من بۆ خۆمەتوانم پێت بڵم بەڕێزێک ئەگەر 20 ساڵ خزمەتی هەبێت دەرچوویەکی ناوەندی بێ بە پێی سیستەمەکانی ساڵانی پێش و پێش تەرفیع ئەتوانم هەر ئەوە بێ سەیری دۆسیەکەی پێت بڵم بە مەرجێک عقوبەی نەبێ قیدەمیتری نەبێت 2 ساڵ پێشتنی بۆ نەکرابێ یا کۆمەڵشتی تر هەیە کابرا مدیر نییە نەگەشتە دەرەجە و عنوانی وەزیف مدیرم بەڵام ئەنجومەنی وەزیران کردێتی بە مدیر ئەگەر ئەمانە نەبێتوان پێت بڵم بەڵام ئێستا ناتوانانی ڕێک پێڵێڵێ 4 ساڵ 5 ساڵیکرد لێرەوە خوراوە ئەبێ ئەو تسێتە ئەو دەرەجێ کەواتە ئاسانە بۆ حکوومەت گەرویستی هەبێت مستحيل نية لهيج قراراتك نابليون الله لا مستحيل في الحياة زۆر سپاس بۆ بەڕێز خالید بابە ڕەسوول شارەزا لە سیستەمی موچە و کارگەڕی سپاس بۆ بەڕێزتان بەو هیوای حکومەت بیرێک لەو بکاتەوە بتوانێ مافی فەرمانبەران و سەرجەم ئەوانەی کە حەقی شایستی خۆیانە بیگەڕێنێتەوە سپاس بۆ بەڕێزیشتان ئینشاءالله سپاس دەکەم بینەرانی عەزیز سپاس بۆ بینەریتان تا بەرنامەیەکی دیکە و ژێرخانێکی تر بەخوای گەورە و مێهرەبانتان ئەسپێرین ماڵتان ئاوە